استراتیژی ئێران بۆ کوردی ڕۆژهەڵات چییە؟ لە چەند هەفتەی ڕابردوودا ئێران هێزی میکانیزۆزرەی خۆی هێنایە سەر سنووری هەرێمی کوردستان. بەڕای ئەمەش سوپای پاسداران بە درۆن و موشک و تۆپخانە ناوچەی بربزێن و برادۆسی بۆردمان کرد و ئەو هێرشە بۆ چەند ڕۆژ بەردەوام بوو. پێش لەو هێرشە سەردار محەممەد پاکپور فەرماندەی هێزی زەمینی هەڕەشەی لە هێزی پێشمەرگەی کوردستان کرد. لە هەمان کاتدا عەلی شەمخانی سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیی نامەیەکی بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان نارد و داوای کرد کە بارەگاکانی هێزی پێشمەرگەی ڕۆژهەڵاتی کوردستان چۆڵ بکرێ. ئێستا دەبێ بپرسین گەلۆ چ قەوماوە کە بەرپرسانی ئێرانی لەسەر هێزی پێشمەرگەی ڕۆژهەڵاتی کوردستان حەساس بوون؟ لە ڕاستیدا ئێران پۆتانسیەلەکان و مەترسیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان دەناسێ. ئەو هێزە 16 ساڵ لە دژی ئێران شەڕی کردووە. 100,000 پاسدار و سەربازی ئێرانی لە کوردستان کوژراون. 50,000 هاوڵاتی بوونەتە قوربانی. 35,000 کوردستانی زیندانی کراون و بە هەزاران کوردستانیش ئێعدام کراون. 300,000 هاوڵاتی ئاوارە بوون و 350 گوندەی چۆڵ کراون. ئەمڕۆ لە ململانەی نێوان ئەمریکا و ئێران لە هەرێمی کوردستاندا ئێران بە درۆن هێرش دەکاتە سەر فڕۆکەخانەی هەولێر، هاوکات هێزی پێشمەرگەی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە زیادبووندایە. لە بەڵگەکانی ئیتلاعاتی سپا و ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێراندا هاتووەکە ئەگەر ئەو ڕەوشە هەروە بەردەوام بێ، ضد ئینقلاب بە وتەی خۆیان یا هێزی پێشمەرگەی ڕۆژهەڵاتی کوردستان سەرێشەی قورس بۆ ئێران دروست دەکات. بۆیە استراتیژی ئێران ئەوەیە بە فشاری بەردەوام ئەو هێزانە وەکو موجاهدین لە هەرێمی کوردستان و عێراق دەرکات. تاران پۆتانسیەلی هێزی نەتەوەیی بە هەڕەشە و مەترسیەکی جدی دەبینێ. بۆیە ئەگەری هێرشی دووبارە لە ڕۆژانی داهاتوودا هەیە. بینەرانی عەزیز، بۆ ئەوەی بەردەوام بین تکایە ڤیدیۆکان